ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی یاسای شێرێمی کوردستان لەگەڵ ئیلیا مۆرگۆنۆڤ باڵێزی رووسیا لە عێراق کۆبووە. لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەبارەی دواپەرستنە سیاسی و سەربازیەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شەڕی دژبا تیرۆریستانی داعش و هێرشە ئاسمانیەکانی رووسیا لە سووریا کرا. ڕاوێژکاری ئەنجومەنی یاسای شێرێمی کوردستان ئاماژەی بە ڕێگریەکانی گەیشتنی چەکدارانی بیانی بە سووریادا کە هەرچەندە سەخت و سنووردار بووە، بەڵام هێشتا داعش لە بەسەربازگرتنی خەڵکی ناوچەکانی ژێر دەسەڵاتیدا بەردەوامە. هەر لەو دیدارەدا هەردوو لاجەختیان لە گرنگی و پتەوکردنی پەیوەندی مێژووی نێوان هەردوو گەلی کوردستان و رووسیا کردە و باڵێزی رووسیا لە عێراق ڕایگەیاند رووسیا پەیوەندی استراتیژی لەگەڵ هەولێر هەیە، ئاماژەی بەوەشدا کە سەرکردایەتی سیاسی رووسیا بە بایەخەوە دەڕوانێتە بارودۆخ و پێگەی هەرێمی کوردستان لە پەرەسەندەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لە کۆبوونەوەکەدا کە شاندێکی باڵای کۆمپانیای گازپرۆم ئابەدی بوون، تەنگژەی دارایی هەرێمی کوردستان تاوتوێکرا و ئاماژە بە هەنگاوەکانی چارەسەرکردنی کرا.